لەرجێک بینە ڕانسفڵتان لەبێت بینەرانی شارپرێس ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئێمە ئێستا لە یەکێک لە بنکەکانی تایبەتین بە دەنگدانی تایبەت کە لێرە هێزە سەربازەکان و هێزە ئەمنیەکان لێرن. دەنگدانی هێزە تایبەتەکان بەردەوامی هەیە لێسەدا. ئەمە لە بنکەی ڕووناچین لە شاری سلێمانی لە ناوچەی بەکرەجۆ. لێرە ئەوەی کە دەبیندێت تەبعی لە زۆربەی بنکەکانی دەنگدان پاڵەپەستۆ قەرەباڵغی و لۆدێکی زۆر لەسەر بنکەکان هەیە و بنکەی ڕووناچیەکە لەو بنکانی کە لە ئێستادا لۆدێکی زۆری لەسەر و قەرەباڵغی و پاڵەپەستۆیەکی زۆری لەسەرە کە ئەمە کێشەی بۆ چاودێرەکان دروستکرەوە، کێشەی بۆ وێزگەکان دروستکرەوە بەشێک لەوانی کە لێرەن ئاماژە بەوە دەدەن کە بەهۆی خاوی پرۆسەکەەوە کە بە شێوازێکی خاو دەڕوات ناتوانن کە بە زوویی ئەوانەی کە لێرن بچنە وێزگەکان و دەنگی خۆیان بدەن. لەلایەکی ترەوە کێشەی ئەلکترۆنی یاخود کێشەی ئامێرەکان یەکێکتر بووە لە گرفتەکان کە لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی دەنگدانەوە لە بەرەبەیاندا بەشێک لە ئامێرەکان کێشیان هەبووە، بەڵام دوجار لەلایەن تیمی تەکنیکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە چارەسەر کراوە. بەڵام ئەوەی کە جێی تێبینیە لێرە من وتەی یەک دوانێک لە ئەندامانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەرگرت کە لێرە وەکو چاودێر لێرن باسییان لەوە کرد کە لە وێزگەی 5 لەم بنکەیەدا کارمەندان و بەرپرسانی ئەو وێزگەیە مامەڵەیەکی زۆر نابەرپرسانەیان کردوە لەگەڵ هەم دەستگاکانی ڕاگەیاندن و هەم ڕێکخراوەکان و چاودێران کە ڕێگەیان نەداوە بچن ناو وێزگەکەوە لە چۆنێتی کێشەکە بکۆمەوە بۆ چەند خولەکێک دەرگاکانیان داخستووە تا دواتر کێشەکە چارەسەرکرا و دواتر ڕێگە بە نێگاکان دراوە کە بچنە ژوورەوە جارێکی تر وێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکێکتر لەو کێشانێکە لە ئێستادا لەم بنکەیە بوونی هەیە. ژمارەیەکی زۆر لە دەنگدەران لێرە لە هێزە تایبەتەکان هێزە ئەمنیەکان ناتوانن دەنگ بدەن وا دەبێت لە ڕۆژانی داهاتوو لە هەڵبژاردنەکەی دوڕۆژ داهاتوو کە بڕیارە هەڵبژاردننی گشتی بکرێت لەو ڕۆژەدا دەبێت لە دەنگدانی گشتیدا ئەو ئەندامانی تر کە ماون ئەو کەسانی تر کە ماون لێرە جارێکی تر بچنەوە لە دەنگدانی گشتی لەوێ دەنگ بدەن بەهۆی ئەوەی کە کۆدەکانیان ئەوەی کە کۆدەکەی لە 50 بێت یاخود کۆدەکەی تاوەکو 50 بێت لێرە لە وێزگەکان لە هەر وێزگەیەک 450 کەس بۆی هەیە دەنگ بدات لە کۆی گشتی 5 وێزگەکەەوە لە کۆی گشتی بنکەکە 2232 کەس بۆی هەیە دەنگ بدات و لە کۆی گشتیان 5 وێزگەیە لە هەر وێزگەیەک 450 کەس بۆی هەیە دەنگ بدات. ئەوەی کۆدەکەی لە خوار 50 بێت تاوەکو 50 ئەوە دەتوانێت ئەمڕۆ لە پرۆسەی دەنگدانی تایبەتە دەنگ بدات. بەڵام بەشێکی زۆر لەو کەسانێکە لە هێزە ئەمنیەکانن لێرن ئاماژە بەوە دەدەن کە ناتوانن ئەمڕۆ دەنگ بدەن و پێیان وتراوە ئەوانەی کە کۆدەکانیان لەسەر و ژمارە 50ەیە دەبێت لە ڕۆژی دەنگدانی گشتیدا دەنگ بدەن. بەشێک لە ڕێکخراوەکان یاخود نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چاودێران لێرن باز دەکەن کە خاوی پرۆسەکە بەهۆی ئەو لۆدە زۆرەوەیە کە بەشێکی زۆر لە ناوی هێزە ئەمنیەکان لە بنکەیەدایە و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە پرۆسەی دەنگدان لە بنکەی ڕووناچی بە شێوەیەکی سست و خاو بڕات بەڕێوە.